ئاگربەز لە سووریا کە ئەمریکا و رووسیا لە سەری ڕێکەوتون لە ئێوارەی ڕۆژی دوانزی ئەم مانگەوە چوەتە بواری جێبەجێکردنەوە و ناوچە سەرەکیەکانی میلملانیەکانیش جگە لە چەند پێکادانێکی کەم بەگشتی ئارامی بە خۆیانەوە دەبین. حەلەب و حەما و ئیدلیب کە بە چەقی میلملانیەکانی سووریا دادەنرێن، هەردوو لایەنی حکوومەت و ئۆپۆزیسیۆن لەو ناوچانە یەکتر بە پێشێلکردنی ئاگربەست تۆمەتبار دەکەن. بەوتەی لایەنی حکوومەت لە باکووری حەلەب چەکدارانی ئۆپۆزیسیۆن ئاگربەستەکەیان پێشێل کردووە. لە بەرامبەریشدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن فڕۆکەکانی حکوومەتی سووریا ئاگربەستەکەیان پێشێل کردووە و بۆمبی بەرمیلیان ئاراستەی ناوچەی شەقیڤ لە باکووری شاری حەلەب کردووە. ئاگربەستەکەش کە ماوەی هەفتەیەک دەخایەنێت، ئەو ناوچانە ناگرێتەوە کە لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعش و ژمارەیەک گروپی چەکداری توندڕەوی دیکەی وەک بەرەی فەتحی شامدان. سوپای سووریاش لە بەیاننامەیەکدا جەختی کردەوە مافی وەڵامدانەوەی توندیان دەبێت بەرامبەر هەر گروپێکی چەکدار کە ڕێکەوتنی ئاگربەستەکە پێشێل دەکات. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕێکەوتنەکەی ئەمریکا و رووسیا خۆی لە گایاندنی کۆمەکی مرۆیی بە ناوچە کارەساتبارەکان دەبینێتەوە و وەک هەنگاوێکیش بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە 20 ئۆتۆمبیلی بار هەڵگر کە هاوکاری مرۆییان هەڵگرت بوو لە پارێزگای هاتای تورکیاوە چوونەتە ناوچەکانی پارێزگای ئیدلبەوە کە لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆندایە. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا داوای لە سەرجەم لایەنە ناکۆکەکانی سووریا کرد پشگیری لە ئاگربەستەکە بکەن و بە دوایین هەل بۆ پاراستنی خاکی سووریا لە پارچە پارچە بوون ناوی برد. ڕێکەوتنی ئاگربەستەکەش لەلایەن ژمارەی وڵاتی وەک ئێران و تورکیاوە دەستخۆشی لێکراوە کە هەریەکەیان بەڕاستەوخۆ پشگیری لە بەشار ئەسەد یان ئەو گروپە چەکداریانە دەکەن کە دەیانەوێت حکوومەتەکەی ئەسەد بڕوخێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا پاراستنی ئاگربەستەکە لە شکستیانان باواتای ئەوە دێت کە دەتوانرێت لە داهاتوودا هەنگاوی زیاتر بنرێت بە ئاڕاستی چەسپاندنی سەرقامگیری لە سووریا کە لە سەرەتای دەستپێکردنی ململانیەکانی ئەو وڵاتەوە تا ئێستا زیاتر لە 300,000 کەس کوژراون. کاروان شەوی مەحسن NR